فەرموو کاکە شەماڵ گەر چاومنی کاکیاسین ڕەبات برا گەورەی کاکە شەماڵ بمەتە پۆلیس یعنی ماوەیەکە تقریبا ساڵێکە بمەتە پۆلیس لە مەرکەز شەمشەمە ئەو کاتە پاسەکان لەوێ نەبوون یعنی پاسی شۆڕش و پیرانی ئەو ناوە لە شوێنەکەی ئێستا نەبوون بەڵێ وەڵام منێش مەدەنی بووم یعنی دەواجبان نەبووم مەدەنی بووم سرەمان خۆم بوو توایە شەپقە لەسەر مایە جلی ئەم خۆڵ قوتەکانە تا ئیلاکەم قواندەرەی وا لویتەکەی هەڵگەڕیاتەوە پانتۆڵە شاڵستۆنی دەرقاشفەڵ دنیا ناگۆڕمەوە عینەکی ڕەشا لە چاومان کڵاوە شەپقەکانە و وەڵا سوار پاس بووم یەکێ لەو لاوە زەعیفکارێ بوو پێینەوە پێم وتم هەی کوێری لە خۆت پێ پێێن دەپا من بغڕا بوو کە دەماچێ شوان دەخۆراوە ئیلاکەمە شانەیەکی شەک و یەتەک لێرەوە هاتووە دنیا بە چاتۆ لەزانم وتی کاکە داوای لێبردنەکەم بەخوا نەمزانی کۆمەڵێ ئافرەتێشە دەوزیان تخوا کاکە وازی لێ بێنا منەوەێترە پەمپم وەرگرت وتم نە دەبێت تەمیکەمە بێ دابەزیێمە تەمیکە کوڕە کاکە وازی لێ بێنە بۆ خاتری خۆتم نە بەخوا بێت تەمیکەم کابرا دوودی کاکە من داوای لێبدا چەمێ قۆندەرەکەیشی سەڕووی وتم نا دابەزە قەحبە باوتی ئەی بە جوێنمەدا بۆ خاتری خوا براتیە مەڵدە ئافرەتەکان دوای شناخت پەن ئافرەتەکان بێت لێن ئەیانت دەکاکە تخوا وازی لێ بێنە من دوورێترە هەوام وەرەکرد وتم نا دەبێت تەمێک بێت دابەزە جا پاسەکە یەکەم قاڵدرمە هەیە کابرام بە پاڵ داگرت پاڵ نافیۆ دامگرت من لەبان دووەم قاڵدرمەی بووم هین ئاخر قاڵدرمەی خوارەوە کابرا لە خوار بوو کابرا وتی ئێمە سوودی نییە لەگەڵ تۆ من ئەڵێم بۆ خاتری خۆ کاکە من سوادام حەزەکە ڕوودم نە بەخوا بیشڕۆی لە کۆڵ دۆنابم هەر دەبێت تەمێتکەم وەڵا کابرا هەوێکی بوو دەرکرد ڕسم دوو تەرازوی تێوام زانی پۆلیسە لە مەحکەمە دەوامەکە تو ئەوە تەرازوی مەحکەمەتان بینیە ئاوای کردە لە ناو ڕاستە تو مەسێڵە کابرایە سەری گڤۆ بیوە 400 تەنی هەڵگردووە بۆ 8 کەس کریا اینجا دەست بکات بە 8 کەس گەلە کۆمەی لێکە شەوێکمان بۆ کریاڵی سەنەی سیارەیەی پۆلیسی ئامانە دامەژێر دەسیارەکەی پەڕی هەردوو پۆلیسی ئاوان کودی دوو زریکەی گوێم بێتتر نەمزانێ شەوە ڕۆژە یاچی وەختە ئەوەنە ئەزانم ئەمەنە مەهاناو پاسەکە کەوتووە سەرم بەرەخوار سایق پاسەکە و ماتارا کاتە سەرمە یعنی ئینسان چۆن لە خەو هەڵسێت لە خەو هەڵەسی ئینسان چۆن لە خەو هەڵەسێت برتو بڕۆ ئینسان چۆن لە خەو هەڵەسی یعنی تێتە خەبەرە هەڵیەسیان ئەڵێ کاکە هەستە خوا وەکیل بێ ڕێک ئاوە وەڵا چاوم کردوواتر بەحاڵ ئاوەکە نەسەرمەوتی هەڵا کوشت تو مەسێت وەس ئەوەنەی پاسەکە هەڵمیدا ئەنجا بە پیکدایە دێم سەری نازام قەتعا موسوی چی بووی بەرها چاوی تاریک حافظ جەنەتی حەرەکەی نەهێشت هەر دوو زریکە هاتان وێش ماحیسەی دوو زریکەی کرد دوو زریکە دوو زریکەتر نازانم دنیا شەوە ڕۆژە چی مەسەرا بەڵام چ شتێک چەقێرە مەوت ئامە زرمی خوناکرد دەمانچەکەی خۆمی گیانەوە بکلاشکۆ بێنە بەخوا زرمیە دەڕی دەمانچەکەم چەقێر زرمە ئێترامیان ساپا ئەو پاسانە نیە هەمووی وەک مزراع ئەسوڕا وەک مزراع هەروتیان کاکە بۆ دەم خۆت دەگرت وەڵا خوشتی ڕا عیبادەتی کرد بەدەم و پلماتەوە خۆرەوەڵا کابرا دیدا ڕوویتی ئاواتی یەکەم خواکە وەکی بێ نییە دوعای خێمەکرد کابرا نەگەڕێت بێتیان یعنی دەمانچەیە شوان دەخۆی شەقەڵا پڕاو نەبن کە بە دەمانچەکە تەقی یەکەم هەر بوتم خواخوا بووی نەگەڕێتەوە یعنی ئاوا بێز بکرد کارەبا هەیە بگرێ ئەو بەنجەر عامی کرد بەنج عەمەلیات هەیە بەنج عامی هەر بەنج بکرد باسەکە سەر دوایی کاتی چی بەسەراو کاک شەماڵ دوایی کابرا وەک بەرزەک بانان بۆ یەکە سەوتەکەمش بگرێتە کابرا لەوانەیە گشت لێ بگرێت با بەڵاوە بووە لای مامیاسین ڕەباتۆ گەردنی سەفەبی لا ئازابی حەقی خۆی بوو لە بڕۆی من داوای لێبوونی لێکردی نا ناوەڵە وازی لێ ناوە خۆخوان بوو نەگەڕ یەکەم جا داوای لێبوونی کرد ئوستۆربی زۆر پیاوانێ بەس من بەداخەوە زۆر قەدری نەزانی ئافرەتەکان وای لە من کرد ئافرەتەکان دواوە لێن ئەیانوت دەتخوا کاکە وازی لێ بەرە منەوەی ترە پاپم وەرەگرت گەنجوو ئەو ئافرەتەی لە منیاندا بەخوشت
یاخوا بەخێر بێتەوە کاکە شەماڵگەر یاخوا بەخێر بێتەوە هەر خۆش بی هەر بژی کەیشی حەسەن قەرەشەوە دەستە خۆش بێ کاکە شەماڵگەر